بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بنیادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ جەنابی دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق دیارە مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین سەرەتا بەوە دەست پێکەین ینی گفتوگۆیە بکەین لەسەرەوەی کە کورد یاخود سەرکردایەتی سیاسی کوردستان چ بڕیارێک بدا لە نێوان مانەوە و کشانەوە لە پرۆسەی سیاسی لە عێراق و هەروە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا هەوڵەکانی حکوومەتی عێراقی سەبارەت بە بچووکردنەوە و لە قاڵبدان و تەحجیمکردنی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان سەرکەوتوو بۆ یاخود لەم هەوڵەیان شکستیان هێناوە ئەیانەوێت بە ڕێگەی دیکە فشار لەسەر هەرێمی کوردستان و هاوڵاتیانی و پارتە سیاسیەکانیش دروست بکەن. دکتۆر موسەنا لە یەکێک لە دیدارەکانی ئاماژە بەوادا ئەڵێت ئازارەکانمان یەکمان بخاتەوە. من ئەمەوێت بزانم ئەمی ئازارانە ئەتوانێت ئەوەی بەسەر کورداتووە کە هیچ حزبایەتیتیان نەکراوە نەیان و تۆ سەر بە چه حزبێکی تەنها هێندە بەس بووە کە تۆ کورد بیت بۆ ئەوەی سزا بدرێت و ئابڵوقەت بخرێتە سەر و وەکو هاوڵاتی پلە دوو سێ مامەڵەت لەگەڵا بکرێت. ئایا ئەمە ئەتوانێت ئێمە یەک بخاتەوە یان لە مەشیان بێ هیوا بین دیسانەوە ئەمیش خەبەرمان ناکاتەوە و بە دیاریکراوی پارتە سیاسیەکان خەبەر ناکاتەوە سەرکردایەتی سیاسی کورد خەبەر ناکاتەوە بۆی بڕیارێک بدەن و پێکەوە ئەم دۆخە تێبپەڕێنین. قسەیەک لەسەر وایە وترێت هیچ مانایەک بۆمانەوە لەگەڵ عێراق نەماوە بە لەبەر چاوگرتنیەوەی هەموو شتەکانی هەرێمی کوردستان ئێستا مرکزین یعنی تۆ بڕوانە بودجە بڕوانە موچە تەنانەت ئەمڕۆ لە زانکۆی ئەمریکی کە دیدارێک بوو کوردستان 24 سپۆنسەری مێدیایی بوو ئاماژەیان بەوەدا کە مامۆستا بیانەکانی زانکۆی ئەمریکیە بێ بڕۆن لە کەرکووک یخامەوە بگرن و تازایی بکەنەوە لێرە بەدوا کەواتە ئێمە سەروەریمان لە کوێیە بێگومان قسەیەکیشمان لەسەر بودجە ئەبێت من زیاتر ناڵێم. دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە ماندوونە بن دکتۆر ئەمەوێت هەر بەو باسە داخلی گفتوگۆکەمان بین کورد لە ئێستادا چی بکات بڕیار بدات بمێنێتەوە لە عێراق و بجەنگێت لە پێناو مافەکانیە یاخود بڕیار بدات لە پرۆسەی سیاسی لە عێراق بکشێتەوە بێتەوە بۆ هەرێمی کوردستان. زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ بەڕێست و بە بینەرانی بەڕێز لە ڕاستیە خیارەتەکان لە بەردەم کووردە سنووردارن بەڵام جۆری گەمەکردنی سیاسیەکانی کوردیش و بەڕێوەبردننی ئەم قەیرانێکی ئێستا هەیە زۆر کاریگەرە لەسەرەوەی کە بە نزیکترین ڕێگا و بە کەمترین کات بگەینە زۆرترین ماف. ئەمە لێرە داهێنەری سیاسیەکان و عقلی و حکمت و لێزانینیان دەرەکەوێت. لێرە من هەستەکەم کورد بەردەوام دەرفەت لە دوای دەرفەت لە دەستیەدا و بەو لێهاتووی و لێوەشاوەیە سیاست ناکا کە بتوانێت بە فعلی بە نزیکترین کات بە کەمترین زیان بگا بە زۆرترین داهات و دەستکەوت. یەکێک لەوانەی کە لە دەستماندا بە قەناعەتی من دەرفەتی ئەوە بوو کە دوای ئەم حکمی زۆرینەی کە لە عێراق دەستی پێکردووە بە فعلی هەرچەنە بە ڕسمی ڕانەگەێنراوە و دوور نییە لە دوای انتخاباتی داهاتوی عێراق حکمی زۆرینە بە عملیش بە واقعی و بە ڕسمیش ڕابگەێنرێ. دەرەنجام ئێمە ئەبینە کەمینێکی فشار لێکرا و بەردەوام مافەکانی ئێمە ئەچنە ناو مزایداتی سیاسی. بۆیە ئەو دەرفەتی کە لە دەستماندا ئەو بوو ئێمە دوای ئەم پشتگوێ خستنەیەک لە دوایەکانی کورد کە چەندین یاسا و بڕیار دژ بە کوردستان تێپەڕی بەبێ ڕەچاوکردنی لانی کەمی تەوافقی پێکاتەکانی عێراق و ئەمە زەنگێک بوو دەبوو کورد وریای بکاتەوە لەوەی کە دەبێ ئەم هەڵوێستە بەم شێوەیە تێنەپەڕێ. پێشنیارێکم من کرد لە لای بەڕێز سەرۆکۆمار ئەوە بوو کە بەڕێزی و وەزیرەکان و هەموو فراکسیۆنەکان لە بەغدا و پۆستە سیاسیەکانی کورد بگەڕینەوە بۆ هەولێر یا بۆ سلێمانی یا بۆ هەر شوێنێک کۆبوونەوەی بکەین لە هەرێمی کوردستان بۆ نەک بۆ ئەوەی بڕیار بدەین مقاتعی بەغدا بکەین بەڵکو بۆ ئەوەی ئەمە بۆ خۆی پەیامێ بێ لێرەوە بانگەوازێک مۆناشەدەیەک بدەینە نەتەوەیگرتوەکان و دەوڵەتانی دنیا کە کورد ناتوانێت عێراقی بێ بە زۆری دەبابە. کورد دەتوانێت عێراقی بێ بەڵام بە جێبەجێکردنی ماف و کەرامەت. و ئەم پەیامە کە لێرەوە بەم شێوەیە ئاڕاستی بەغا کرێ و هەڵوێست وەرەگیری لە یاسای بوجە کە بەبێ پشتیوانی و ڕازی کورد تێپەڕێ خۆی ئەو پەیامە سیاسی گەورەی تایە کە کورد ئەگەر نەتوانێت دەوڵەتێکیش دروستکە ئەگەر بێت و عێراق بەم شێوەیە مامەڵی لەگەڵا بکە ئەتوانێت لە عێراق خۆی دابڕێ.
ئەگەر قەرار وابێ حەیدەر عەبادی وەکو بازرگانێکی نەوت بڵێ من کارم بە موچە و بوجێ ئێوە نییە. ئەمە زۆر جار دووبارەیەکی تەوەڵێ ئێمە مامەڵە لەگەڵ بازرگانێکی نەوتەکەین نەک سەرۆک وەزیرانێ. ئەوە زۆر بە مەبەستمە زۆر مەبەستمە چونکە ئەو پارەی ئەو لە بوجا بۆ ئێمەی داناوە بە قەڵەم وەرەقە حسابیکە کەمترە لەو پارەی کە ئێمە 250,000 بەرمیل نەوتی بینێ. یعنی ئەو ڕێک حسابی کردووە 250,000 بەرمیل نەوتمان لێکرێ کەمتر لە سێری عالمیش حسابی کردووە و ئەوەی داناوە واتە پارەی ئەو نەوتانەمانەداتێن نەک خاڵی خۆمانەوەی بەپێی دەستورە بێ بۆمان دیاری بکرێت. نا ئەوە اینجا ئەگەر ئەوە سەرۆکوەزیران بێ وەکو سەرۆکوەزیران مامەڵە بکە ئەبێ دوای زەمانەتکردنی موچە خۆرانی هەرێم بە تەقاعودی و بە کۆمەکی کۆمەڵایەتی و بە کەمەندام و بە زیندانی سیاسی و قەرەبووکردنەوەی زیان لە کەوتوانی ڕژەمی پێش و کۆی ئەمانە ئەبێ دابین بکە دوای ئەوە هەر بڕەپارەیەک بۆ هەرێم دێ بۆ بوجەی تەژغیلی بۆ بوجەی استثماری بۆ بوجەی پەرەپێدانی پارێزگاکان هەموو ئەمانە ئەبێ بۆ ئێمە دابین بکە. ئەگەر قەراری وایە عێراقین و ئێمەش ئەو ئیلتیزاماتی کە لە سەرمانە پێویستە جێبەجێ بکەین و ئەمە ئەبێ کوردستانیش ئەمە بکە. بەس ئەو نەهاتووە بەم زمانە قسە لەگەڵ ئێمە بکە بڵێ احتیاجاتتان بە دەقیقی بزانین با کێشەی موچە خۆرانتان یەکلاکەینەوە ئێمە تێگەین لەوەی لیستمان لە موچا پاک نییە یا زۆرمان تەعین کردو تێگەین لەمە بەس خۆ بێ ڕێکەوتنیشی لەسەر بکرێت نابێت هەتا قیامەت خەڵکیان ناردووە کە وردبینیە کات و هەموو دەرگاکانیان لە بەردەم کراوەتەوە کە چۆنیانوێ بیکەن. ئەنجا قسەکە ئەمەیە ئەگەر ئەو ڕازگۆی ئێوێ ڕێیس وزرای هەمومان بێ و ئەبێ بژێوی هەمومان دابین بکە و ئەبێ ئەو تیمانی نردوێتی بۆ 2 وەزارەت بۆ هەموو وەزارەتەکانی بنێرێ قەیناکە با لە بەردەیەمە بێ ئێستا بڵێ تا 6 مانگی تر ئێمە مەلەفە کۆتایی پێێنێ بەس لە دوایەوە کە کۆتاییمان پێێنا حکوومەتی اتحادی بەرپرسیارە لە موچە خۆران بەڵێ لە ڕێ حکوومەتی هەرێمەوە بەس دەرەنجام ئەبێ زەمانەتی بکە. باشە جا قسەکەی من ئەوە بوو ئێمە نەمانتوانی ئەو پەیامە سیاسیە بەهێزە بدەین بە دنیا و دەرەنجام قانونەکە تێپەڕی و ئێمەش مەجبور بووین جارێکی تەسلیمان لەسەرەوە بێ کە ینی بڕیار بوو ئێوە لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردستان کۆبنەوە بەڵام پێش ئەوە با قسەیەک لەسەر ئەوە بکەین ینی تۆ ئاماژەت بەوە داوتت ئەو پارەی بۆی داناوین لە بوجە ڕێک بەرامبەرە بەو ڕێژەنەوتەی 350 کەمتریشەوە بە سەری عالەمێکی کەمتریش واتە لە جیاتی بیفرۆشی بەدەرەوە ئەبێ بیفرۆشین بە عەبادی بە نرخێکی کەمتر بەڵام ڕەنگە لە ئێستادا بینەرێکی بێزار و بێتاقەت لەم سیستمە و لەو سیاستەی ئەم حکوومەتە بەرامبەر بە هاوڵاتیانی بەکارهێنێت کە ینی خەڵک هیچ ڕازی نییە لە حکوومەت بڵێت بەس نییە ئەگەر بفرۆشێ بە عەبادی من نەزانم پارەکە دێتەوە بۆکوێ خۆی دەرەوە ئەفرۆشێت بە دەرەوە و پارەی نەوتێرێمی کوردستانیش دیار نییە. بەڵێ خۆی ئێمە باسی ئەوە ناکەین کە ئەمەی ئێمە بیفرۆشین بە عەبادیەنە من باسی مەبدەئی ئەوەکەم سەرۆکوەزیران لەگەڵ بازرگانی نەوت فەرقی چییە باسی ئەوە ناکەم ئێستا بە نەوەڵابانەی دێن بە عەبادی بیدێن بە بازرگانێکی تر لە دەرەوە ئەگەر ئێمە قەرار هەر تیجارەتی نەوت بکەین بەڵێ ئەمەی عەبادی باشترە بەڵام ئایا ئەکرێ ڕئیس وزەرا وەکو تاجیر نەوت مامەڵ لەگەڵ هەرێم بکە ئایا ئەم کێشەی موچەوە لێرە حەل نەبوو ئەوە 1000 نەفرەتمان لەم حکوومەتە کرد گەندەڵە و پۆخڵەیە و موچەی باش نییە و داهاتی هیچێکی نییە و هەمووشی ڕاستە و قسانە بەس ئەی ئاخر دەی باشە ئومێدمان لە حکوومەتیش کشاینەوە زۆربەی حیزبەکان تەنها یەکێتی و پارتی نەبێ ئێدەی باشە ڕوومان کردە بەغدا بێ خۆی بیسەلمێنێ کە ئەمە وڵاتە و ئێمە عێراقی بین و دەیبا ئەو دابینی کام مافەکانمان ئەکرێ و بە ئێمە بڵێ 250,000 بەرمیل نەوتم بنێەوە نەپارەتانی مەتەواوی تر علاقەم بە هیچ ترەوە نییە. ینی حەیدەر عەبادی ڕاستە سەرۆکوەزیرانە بەڵام ئەوترێت پارێزەری بەرژەوەندیەکانی خۆی و حزبەکەی و لە چوارچێوە گشتەکەیە لە وێنە گەورەکەیە شیعەیە لە عێراق ئەو بەرژەوەندی خۆیە پارێزە ئەی کورد بۆ بەرژەوەندی خۆی ناپارێزێ ئەوە تا ئێمە لە دوای ڕفراندۆمە و هەموو نەهامەتیەمان بەسەرات لە دوای 16 ئۆکتۆبەر هەموو دنیا پشتی تێکردین ئەوە بودجەش بەسەند کرای حسابێک بۆ کورد نەکرا هەموو ئەمانە ئێمەی کۆ نەکردەوە لەسەر مێزێکی گفتووە کەواتە بۆ چیوانوانەکەن یعنی من لە ڕاستیا ئێمەش دەرفەتێکە بۆی دووبارەت ئەو پەرتەوازەی کورد بخێنەوە ژێر پرسیاری گەورە ئێمە حزبمان هەیە یعنی لە کوردستانە هەموو کێشەکەی ئەوەیە وێنەیەکی نەگیرێ لەگەڵ حکوومەتی هەرێم یا لەگەڵ پارتی وێشێتی زۆر بەداخەوە قەزێکەش هەمووی چیە خۆ بازاڕکردنەوەی لە انتخاباتە بۆ جارێکی تر بەنمونە من کام قسەیاڵێم یاسای بوجە یاسای بوجە خۆی بریتە لە ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی هەولێر و حکوومەتی بەغا کە ئەم چونکە نەوتەکە چێ تەسلیمیەکە حکوومەتی هەولێر تەسلیمیەکە سام حکوومەتی هەولێر ئەم نەوتە تەسلیم نەکە عەبادێک فلز نانێرێ کەواتە دەی خۆم ئێستا من وەکو فراکسیۆنێک ئەتوانم نەوت بم بە بەغا لە دەست منایە لە دەست گۆڕانایە لە دەست کۆمەڵایە لە دەست یەکێتی و پارتیایە وەکو حیزب
وەکو حکومڕانی هەرێم ێ باشە کەواتە ئێمە بۆ ئەوەی زەمانی ئەوە بکەین پارە بێ بۆ هاوڵاتیانی هەرێم ئەبێت ئەومان لە بیر چێ ئێستا من کێشەم هەیە لەگەڵ فڵان کەسی پارتی و فڵان کەسی یەکێتی کە حکوومەت دەبن بەڕێوە ئەبێت تەرکیزم بخەمە سەر ئەوەی چۆن قوتێک شیرێک نانێک بۆ ئەم میلەتی خۆم دابین کەم لە ئەنجامە ئەبێ من تەنها بۆ ڕیکلام و انتخابات و دیعایە و کۆنگری ڕۆژنامە نووسی قسە نەکەم وامان کرد لە بوجە وامان دابین کرد و وامان لێ کرد لە نەتیجا بێ ڕازگۆ بم لەناو ساڵە و لەناو هۆڵی پەرلەمانی عێراق یەک شەناڵێ بەڵام لە فەیسبوک ڕۆژی دە پۆستەکە ئەرە وڵا ڕۆژ دە پۆستەکە ماشەڵڵا بە کوردی ژێتە سەر کەناڵەکان بەخوا هەیە دەنگم نەبیستۆ لەناو پەرلەمانە لە هەموو 4 ساڵەکە جارە دووجار بەڵام ماشەڵڵا لە میدیا کوردەکان ئاڵی عێراق ئەمەی با بەڕێوە اینجا ئێمە من ئێستا بێم خۆم جوان کەم لە میدیا کوردەکانیان کۆنگرە ڕۆژنامە نووسی بگرم وامان کرد لە بوجە و حتا شتی درۆێنش بۆ خۆم دروست کەم بەس خۆ لە نەتیجا ئەم خەڵکە برسیە ئێمە کێشەی بەمە حەلە بێ من خۆم بۆ یاخکەمەوە بۆ انتخابات یا ئەبێ کێشەکەی بۆ حەلکەم کێشەکە لەسەر ئازارەکانی ئەوان من ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ ئازارەکانی ئەو بێشیرونان و بێموچانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن ئەڵم نەوەڵام بەدەر لە هەموو خلافاتێک مادەم نان و موچەی ئەم میلەتەی من بەڕێکەوتنی بینی هەرێم و بەغدا دروزە بێ من مشکلم نییە لە نەتیجا من ئەچم لەگەڵ حکوومەتی هەرێم کۆبمەوە لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم کۆبمەوە لەگەڵ عەبادیش کۆبمەوە یەک کۆشیانەکەمەوە بۆ یکەم کێشەیە حەل بێ بەس تۆ بڵێ نەوەڵام من نامەوێنم بگیرێ من داوام کرد سەرۆک فراکسیۆنەکان بڕۆین لەگەڵ حکوومەتی هەولێر کۆبینەوە بزانین سەرنجیان لەسەر بوجە چییە و چۆن کێشەی هاوڵاتیان حەلکەین کاکە لە نەتیجا خۆم نەوتە ئەو نەیدا بە بەغا فلسێک نایە بۆ هەرێم خۆ ئەگەر بەغداش پارەکەی دا بە ئەمان خۆیان چی لەکەن نەڕوو جاران لەکەن ئەی نابێ ئێمە بکەینەوە بین عەلە لەقەل گۆزمانی خەڵکی نێمە بزانین ئەم ڕێکەوتنانە چۆن بەڕێوە ئەچن بزانین ئەم دوو برادرانە کە حەقی خەڵک لە هەردوو حکوومەتەکەی چۆن دابینیکەین من ئێستا خەمی ئەوم بێ نەوەڵا باوێنەم نەگیرێ لەگەڵ یەکێتی پارتی کاکە لەبەرەوەی سبەینی انتخاباتم ئێمە بۆ یاخێکی خۆم بکەم کە بە جۆرێکی تر خۆم بازار بکەمەوە وای کردووە دکتۆر گەر وڵای خۆی بەخوا من ڕاشکاوم هەموو کەس جزانێکی ئەڵێم یانی بەس ئێمە ئەو برادرانەی کە هەموو جارێک یعنی ئۆپۆزیسیۆنین و ئۆپۆزیسیۆنین باشە ئۆپۆزیسیۆن شەرەفە و بوون لە حکوومەتیشە ئەگەر خزمەتی خەڵک بێ هەر شەرەفە ینی قەزێکی منەوە نیە تۆ تێ ئۆپۆزیسیۆن بیاناتێ ئۆپۆزیسیۆن بیدوایەوە تۆ لە پەرلەمانە فراکسیۆنێک هەیە با ڕۆژی سەڵانە لەم حکوومەتە بکە بەس منە تۆ کە لە بەغاین ئەبێ وێنەکەی بەغاش پیشانی خەڵک بین ئەوەی کە فراکسیۆنی ئێمەیە لە پەرلەمانی کوردستان وشەیەکیش لەسەر عەبادی نەڵێ حەقی خۆیەتی بەڵام من کە لە بەغام ئەبێ باسی عەبادی بکەم نابێ خەڵکی نەفام دوو لە ڕووی بەڕێست و ئەم بینەرانی بەڕێز وا حاڵی بێ کە من دوو قسەم وت بە عەبادی کەواتە من دیفاع لە حکوومەتی هەولێرە باشە ئەوەی کە بەلای منەوە مهمە بەدەر لە مزایداتی سیاسی ئێمە حکوومەتی هەولێر و بەغا بگەێنینەیەک فشار بخەینە سەر هەردووکیان پێکەوە بۆی نانی ئەو خەڵکە دابین کە ئەمە خاڵێکی گرنگە بۆی زیاتر لەسەری بۆستنی و هەڵوەستەی لەسەرکەین ینی هەموو پارتە سیاسیەکان لێرە هاوکاری حکوومەتی هەرێم بن و بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ حکوومەتی هەرێمیشە کاتی ئەگاتە گفتوگۆی نێوخۆیی محاسبەی بکەن لەسەر تەواوی کەم تەرخەمەکان لەسەر گەندەڵەکان لەسەر هەموو پرسەکان بەڵام لەبەر خاتری وڵاتیان هەرێمی کوردستان کارێکی وا بکرێت کە حکوومەتی هەرێم با بڵێن هەولێر و بەغاڕێک بکەون ئەگەر من هەڵە نەبم دوایەوەی کە بودجە بەبێ ڕەزامەندی و بەبێ حزۆری کورد لەناو پەرلەمانی عێراق بڵێن پرۆژەی یاسای بودجەی 2010 عێراق پەسەند کرا هەموو فراکسیۆنە کوردستانیەکان بەڕێز کاک ئارامی شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیان ڕاستپاردەبوو کە کۆبوونەوەیەک لە نێوان سەرکردایەتی سیاسی کوردستان و فراکسیۆنە کوردستانەکان ڕێکخات ئەم زانیاریە تا چەندە وایە و ئەگەر شتێکی وا لە ئارایە کەی ئەم دانیش ناکرێت لە ڕاستیا ئەوش هەر داواکاری من بۆ گینە داواکاری فراکسیۆنەکان نەبوو من لە بەڕێز سەرۆک کۆماریش و لە کاک ئارامیش داوام کرد کە پەیوەندی بکە بە هێزە سیاسیەکانەوە حاڵیان بکات چی ئەگوزارێ لە بەغدا و داوای ئەویان لێ بکا کە ئەگەر ئەگونجێ هەڵوێستێک وەربگرن لەم قەزیە بە هەر شێوازێک لە شێوازەکان بە سوپاسەوە ڕەنگە کاک ئارام کردبێتی و سەرۆک کۆماریش کردوێتی دواتریش من داوام کرد لە یەکگرتووی ئیسلامی کوردستان سەرکردایەتی یەکگرتوو پەیوەندی بە حیزبە سیاسیەکانەوە بکەن بۆ ئەوەی کە ئەگەری ئەو کۆبوونەوەیە ئاگادارمان بکەنەوە ئەگەر هێزە سیاسیەکان هەمویان ئامادەن ئەو کۆبوونەوەی ئەنجام بدرێ ئێمە ئەو کۆبوونەوەی بکەین برادرانی گۆڕان و کۆمەڵ ئامادەی و کۆبوونەوەی نەبوون بە پیان وا بوو کە ئەم دانیشتنەی سوودێکی نابێ و ئەوان ئامادەنین وێنە بگرن لەگەڵ برادران یەکێتی و پارتی و ئامادەنین ئەوە بکەن منیش بەڕاستی ئەم دووبارەیەکەم ویانی ئازارەکانی خەڵک زۆر لەوە قوڵترن و زۆر لەوە پڕ سوێترن کە ئێمە ئێستا باسیەوە بکەین کە من لەگەڵ کاگنێچیریا کاک خوبادیا وەزیری دارایی فڵانیا لەگەڵ بەغا کۆبمەوە ئەمەم پێوا بێ ئەمە نکولیکردنە لەو ئۆپۆزیسیۆنەی کە من بە
بە چەند مانگە پێش لە کۆتایی هاتنی عمری حکوومەت ئەکشێمەوە لە هین و بە قودرەتی قادرە بم بە ئۆپۆزیسیۆنێکی فعال. یعنی نازانم بۆچی سیاسە دوای لێ هاتووە کە زۆرێکی بۆتە مزایدات و خۆ بازارکردن و چۆنێتی یعنی گۆڕینی بیر و بۆچوونی دەنگدەران لەسەر خۆت و ینی بۆ ئەم ئێسەکەی کاتی ئەمەیە. یعنی چەندین ساڵەوە حکومیلەتی ئەمە منیە و ڕوبع موچە وەرەگرێ و هەرچی مدەخەرات و ماڵی هەبوو فرۆشتی بۆی کە موچەیەکی هەبێ. من ئەگەر بزانم بە کۆبوونەوەم لەگەڵ حکوومەتی هەرێم کاک خوباد و کاگنێچی و هەر کەسێکی تر عبادیش ئەمە دروست دەبێ یا لەلانی کەم ئەمە هەنگاوێکە بەرەو ئەو ئامانجە من نوێنەری خەڵکم، من نوێنەری حکوومەتی هەرێم نیم لە بەغدا لەبەرەوە من وەکو بەرپرسیە وەکو متهمێکەچم بۆ لای حکوومەتی هەرێم نەوەکو شانازیکەرێک وەکو متهمێکە بۆ قوتیە میلەتەوالیەکەن بۆ ڕێکەوتنێک ناکەن خۆی سەمە ڕخنێکی زۆر گەورەی لەسەر ئەم حکوومەتی هەولێر بۆ ڕێکەوتنێکی وا لەگەڵ بەغا ناکەی بۆجێ تێپەڕی ئەمەش دوو جملەی مفیدمان لە حکوومەتی هەرێم نەبیست دوو جار بە گەرمی نەهاتنە سەرخەت نافەرمی سەر ئەم بێباکیە ینی نافەرمی حتا من لە بەڕێ سەر و کۆمارم داوا کرد شەوی ئەو شەوەی پێش لەوەی دەنگ بدرێت لەسەر بوجە وتم بانیان کە بە داوا بکەین لە بوجە تاخیر کرێ ڕۆژێک لە پەرلەمان جەنابەت داوا بکە لە سەرۆکی پەرلەمان ڕۆژێک تاخیریکە تەلەفۆنیش کە بۆ کاگنێشیر و کاقوبات بڵێ هەرم شەو وەرنە بەغدا وەرن لەگەڵم فراکسیۆنانە کەینوبێنێ بکەن لە حەزاتی ئەخیری دەنگدانە لەسەر بوجە بەڵکو دوو فل زیاتر دابینکەن بۆ میلەتەکەمان دێ ئەمە بۆ نەکرا بۆ یعنی قەستم ئەوەیە کەم تەرخیمێکی بێسنوور و مزایداتێکی بێسنووریش لە مۆزوعا هەیە کە من پێم وایە ئەمە بەڕاستی کەم تەرخەمێکی گەورەیە بەرامبەر بە مافی میلەتەکەمان. ئەگەر هەیە هیوای ئەوە هەیە کە سەرکردایەتی سیاسی کورد دانیشێت خۆی لەگەڵ خۆیان لەگەڵ یەکتر دانیشن لەگەڵ ئێوە دانیشن بۆەوەی وەڵامێک پەرچەکردارێک هەڵوێستێک بەرامبەر بەغدا و عەبادی بنوێنن یانەمەی چی وایەکیتیانی بەداخەوە من وا نابینم ئێستا وەکەوەی کە ڕوونم کردەوە بە ڕسمیوان و توانێمە کۆ نابینەوە ئەم کۆ نەبوونەوەشمان دەرفەتی زیاترەدا بە عەبادی کە ئەوەی تر فشار بخاتە سەرمان ئەوەی تر زۆرمان لێ بکەونی تر مافمان بخوا و من بەسەراحەت لەگەڵ عەبادی کە دانیشتین کۆمەڵی قسەم ڕووکردە عەبادی وتی خەڵکی تر هەیە وەکو تۆ قسە ناکە هەر لە کوردستانە خەڵکی تر هەیە ئەم شتانە بەو شێوەیە ناڵێکە تۆیڵی مەبەستمەوەی دەنگی نەخوازراوی کەواتە جیاوازی گوتاری نوێنەرانی کوردیش لە بەغاوای کرد عەبادی زیاتر زاڵ بەدڵنیایەوە من لێرە ئەمە تۆمەتێک نییە بۆ هیچ زەمیل و هاوکارێکی بەڕێزکە لە پەرلەمانە لە فراکسیۆنە لەگەڵ ئێمەیە بەڵام دەنگێکی ناساز لە کوردستانەوە هەمیشە عیبەکان پیشانەدا و کار لەسەر ئەوە کاکە حکوومەتی ئەو نازانێ ڕەنگە بە خەیاڵی خۆی دڵسۆزی بۆ میلەتەکەی بکە بەس ئەو نازانێ کە بەرامبەرەکەی ئەو دارەی کە لە دەستی ئەوی وەرەگرێ کێشێ بەسەری چیە بە دڵنیایی کەشێتەوە بەسەری میلەتەکەی خۆیان کە ئەم بەحسابی خۆی دڵسۆزی بۆکە لە پێناو چیەکەن دکتۆر لە پێناوی لەوانێن نەزانکاری سیاسی بێ بەشێکی مزایدات انتخابی بێ بەشێکی خۆشیرینکردمێ لای عەبادی دەستکەوت و بەرژەوەندی بەدڵنیاییەوە هەیە بەرژەوەندی شخصیشی لە مەزوعەکایە بەرژەوەندی حیزبیشی بەداخەوە ئەو کوتی مشمەم تۆمەتێکی دیاریکراونیە بۆ شخصێکیا بۆ حیزبێک بەڵام بەعام ئەم خیتابە ناساز و ناقۆڵایە هەیە لە بەغدا. دکتۆر دوای ینی ئەوانشی کە چاودێری دۆخەکە ئەکەن ڕیان وایە دوای پەسەندکردنی بودجە تەوافق و شەراکەت لە عێراق کۆتایی هاتووە و قسەیەک لەسەرەوەی خۆشت ئاماژەت بەوە داوتت ڕەنگە لە خولی داهاتووی بڵین پەرلەمان و کابینەی حکوومەتی عێراقی بە زۆرینە و کەمینەیش بکرێت و کورد ئەوەی تر وەکو کوردەواری لە چەپۆکە سەر بکرێت زیاتر یعنی من ئەوە وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا هەموو شتەکان بەرەو سنتەر و مەرکەزی بوونە و تەنانەت ئیقامە ئەگەر کەسێکی بیانی بێت ئێستا لە سلێمانی ناتوانێت ئیقامە وەرگێت ئەبێ بچێتە کەرکووک و ئەم پرسانە ینی ئەم هەموو ئەمانەوە فڕۆکەخانەکان خاڵە سنووریەکان هەمووی بە سنتەری و مەرکەزی ئەکرێت لە کاتێکە لە تەواوی دنیاە دەسەڵات شۆڕەکرێتەوە ئەمەوێ دیسانەوە پرسیارە بکەم لەم عێراقە ئێمە جێگەمان ماوە ئەگەر جێگەمان نەماوە هیچمان هەیە بیکەین یانە رەبێ دانیشین و ڕازی بین عەرزم کردی ئێمە خیارات لە بەردەممانە زۆر سنووردارن بەڵام لەناو ئەو سنوورداری ئەو خیارانەی کە شەمانە ئێمە ئەتوانین گەمەیەکی باشتر بکەین ئەتوانین فشاری گەورەتر بکەین ئەتوانین ڕێگە نەدەینەوەی تر ئازارمان بدرێەوە نەتوانین ڕێگە بگرین لەو هەموو هەرسیێنانەی کە ینی قەزینەتەوەیمان هەرسیێناوە حاڵی ئابووریمان هەرسیێناوە لە ڕووی سیاسیەوە گەمارۆ دراوین مەتارمان گەمارۆ دراوە قوتونانی میلەتەکەمان بەشێکی زۆری بڕاوە ئێمە ئەتوانین ڕێگە نەدەین کە ئەم سوکایەتیانە و ئەم دەست درێژیانە بەردەوام بن بەس بەڕاستی
ئەمە بە وەختێکە کرێ کورد ناوماڵی خۆ ڕێکاتەوە حکوومەتی هەرێم واز لەم پۆخڵی و شەخەڵ و پەخەڵە بێنێکە خەریکێتی و وازح داهاتە ئیتیحادیەکان بە پێی دەستور تەسلیم بە حکوومەتی ئیتیحادی بکات چونکە ئەزمموی حکوومەتی هەرێم چۆتە ژێرباری و داواکاری ئەبێ بڕاتە ژێرباری ئەگەر نەڕاتە ژێرباری 1000 نەفرەتی ملی یەکەم چونکە مە کەواتە ئێوێ ئەم گەمە و مماتەڵەیە بەردەوام بێ و خەڵکێمە هەر بێنان و بەشیر بنە مە کارەساتێکی گەورەیە ئەو کاتە هەموو هیچ کەسێکن ئەو کاتە ئەو قسانەی کە ڕوبە عبادیە ئەیکەین ئێستا ئەبێ ڕوبە هەرێمیشی بکەی بە نەفسی شکڵ کردوشمانە بەس ئەبێ زیاتر ئەم جارە بڵێن دەکەواتەی تر خەتای عبادینە خەتای ئێوەتانێ میلەتەنان بڕاوکەن کە لە حەقیقەتی شار خەتای ئەمانە خەتای ئەمانە بۆ ئەگەر ئەمان بیانزانێ مەلەفی ئابووری بەڕێوە بەرن ئێمە پێویستمان نایە بۆ خۆمان سوکەین لە بەردەم عبادی بپاڕێنەوە بۆ شیرونانی مناڵەکانمان ئەم شکستەی حکوومەتی هەرێم وای کردو ئێستا بە عمومی میلەتی کورد لە بەردەم ئەوانە زەبوونە ئەبێ بپاڕێتەوە لێی کە مەتاری بۆ بەردا و پاڵێتەوە لێی نانی بۆ دابینکە و کەمە بڕاستی نەبوو دوای 25 ساڵ حکومڕانی نەبوو هەرێم گاتان دکتۆر بەڵێ کەمتر لە 2 خولەکم ماوە و 2 پرسیاریشم ماوە سوپاس دەکەم ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە بێگومان مەفهوم بێت بۆ بینەر عبادی ئەم جارە وتی من بەڵێنم داوە کە ئەبێ پێش وەکو خۆشی وتی جژنی نەورۆز موچە بنێرم هیچ نەبێ بۆ 2000ەی کە چاوەڵێت پەروەردە و تەندروستی ئەم بەڵێنە پێت وایە ڕاستە یان دیسان ئەمەش ناباتە سەر بێگومان بەپی زانیاریەکانتە بەپی زانیاری ناتوانانی لەبارەی عبادیەوە قسە بکەی چکە عبادی بەدەمی خۆی وتی کە لە 15 بە دواوە یا لە پاتا 15 من ئێنێرم بەس من ناتوانم زانیاریانە وەکو بۆ خەڵک پشڕاستکەمەوە کە ئەیکایە نایکە هەست کرد قسەکانی ئەم جارە جیاوازەیەکی تیابیان هەر هیچ من هەستم نەکردوم ئەستەکەم پیاوەسن سیاسی نییە ئەم پیاوە بۆیە وەکیل وەزیر بۆیە لە وەزارەتی دارایی چکە لە ڕقەما زۆر زیرەکە بەڵام جاران بەرپرسی لیژنەی دارایی لە پەرلەمان وڵی ئەوەش بەرحاڵ ینی ئەوەشی بکردایە بەس ئەم پیاوە بۆیە وەکو تەخەسوسەکەی خۆی لە وەزارەتی اتصالات وایە مەسەلەن لە حاسیب ئەلکترۆنیادیشی کردایە بەزم پیاوی سیاست نییە چوە سیاست بە ڕقم ناکرێت سیاست بە بڕیارەکرێ بڕیاریش بە گوزەشتەکرێ بە بیر و بە بیرکردنەوەی دووربینانە و ئایندە و استراتیژیەکرێ بە شەڕفرۆشتن بە پێگاتەکانی عێراق سیاست ناکرێت لەبەر بە قەنەعاتی من لەوانەیە بۆ ئێستا فشارێکی زۆری ناوخۆ و نێودەوڵەتی لەسرە کە شتێک بۆ هەرێمی کوردستان بکا بەتایبەتیش کە بەپێی بودجەی 2017 300,000 بەرمیل نەوتی کەرکووک کە ئەو لە 16 دەوە وەریگرتووەوە بەشێکە لە بودجەی هەرێم کە ئەم لە بەرامبەر ئەوەشەوە کە خۆی بە ئێمەی ودوتی پارەم حەجز کردووە لە 2017ەوە على ئەساس بۆ هەرێم کە من زۆر بەگومانم لەم قەزیە چونکەم پیاوە باشە لێگەڕێم موچەمان نایەتی باشە پارەی فەلاحەکانمان بۆ 4 ساڵە یاری پێکە ئەو ژەر بەشێکە لە ڕێکەوتنەکانی هەرێم و بەغدا پەرلەمانی شاماژەت پێدا بوو بەڵێ بەداخەو من کاتی پرسیارەکەی دیکەم نەما چونکە دووخولەکێک لە کاتی شلاماندا دکتۆر موسە نامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکانت ماندوونە من هەر بژین بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ هاوڕێیانم لە سلێمانی و لە هەولێر باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بکات